زۆرتانە بەردەوامین دوایین تەوەر و گفتوگۆی ئەم ڕۆژمان وەکو هەینی خانمێک لە لامان میوانە کە ئەزمونێکی جوانی هەیە لە بەرگتورینە و میشە وتومانە توانەکانی خانمان زۆرن ئەگەر بتوانن بەکاری بهێنن و بە شێوازی لە شێوازەکان بتانی بوارێک بۆ خۆت هەڵبژێری کە بتانی هێز و توانای تۆ لەو بوارەیە ڕنگدانەوەیەکی باشیە بێ. ئەمڕۆ خاتو ئاشنا محەممەد کەلامانە بێگومان بە کۆمەڵێک کاری زۆر جوان بە کۆمەڵە دیزایانی زۆر جوان بەوەی کە خۆی بینینێکی جوانی هەیە بۆ ڕەنگەکان و تێکەڵکردنی ئەو ڕنگانە بە یەکترەوە ئێمەش پێمان خۆش بوو ینی وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ بتوانین ئەم خانمە لە نزیکەوە گفتوگوی لەگەڵا بکەین و ئەزمموی کارکردنی خۆی بزانین و بزانین زیاتر ڕنگدانەوەی لە کارەکەی خۆیان زیاتر لە چوبەرکی ژنانایە بەس یاخود چۆن کار بۆ خانمانە کاوداوە کارەکان چۆنە لەسەری ئێمە زیاتر گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز خاتو ئاشنا محەممەد کە بەڕێزیان ستا لە ستودیۆ ئامادەنەکە فەرمیت فەرموو ڕۆژتان باش ڕۆژ باش بەخێر دەست خۆش بێ زۆر سپاس زۆر بەخێر بێت سپاس بۆ دیارە جوانش دەست خۆش زۆر بەخێر بێت فەرموو زۆر سپاس بەخێر بێ خاتو ئاشنا سپاس بۆ ئامادەبوونە جلەکانیش زۆر جوانە جلی کوردیەوەی ترەبێ خۆشی دیزاینەکە زۆر سپاس زۆر بەخێرەکەم ئەوەیە دەستە خۆش بێ زۆر سپاس بۆنیش یەکسەر هات گوڵەکە دەست خۆش با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەزمموی کارکردنی تۆ لە کێوە دەستت پێکردووە ئەم کارە چۆن خۆت هەڵبژارد یانەمە زۆر جارێمە کە خانمەکان باکڵێ بەخوا دایکم زۆر دەستێکی باشی درمانە بوو بۆیە منیش فێر بوو زای لای تۆ جوایە نەخێر قوربانگیان ئەم کارە حەز نەبوو پێویستی بوو باشە لە تەمەنی 15 ساڵیەوە و کاتێک کە 1994 ظروفێکی اقتصادی زۆر ناخۆشە بوو لە کوردستان دوای ڕاپەڕینە مەزنەکە پێویستم بۆ بوو کار بکەم بەڕاستی تەلەبە بووم وازم لە مەکتەب هێنا دەستم مایە کارکردن حەز نەبوو پێویستی بوو بەڵام احترامیم گرت و هەتا ئێسش بەردەوامم لەگەڵی دەست خۆش و بەردەوام ئەبدەیتی خۆش مەکەمەوە لە ناو خەیاتیە چەند ساڵێکیشە دەستم ماوەتە کاری قوماشەکە حەزی منە خەیاتێکە حەز نەبوو بەردەوامم لەگەڵی بەڵام هاتوومەتە سەرکاری قوماش کڕین و قوماش محلی قوماشم هەیە ئەمەیان حەز بوو لەبەرەوەی ئەزمونێکی باشم هەیە لە قوماشناسینە پێم خۆش بوو خۆم بچم ئەو قوماشانە کە بێنم کە ئافرەت ئیسیفادەی لێ ئەکا دەستیان خۆش بێ ئەوانەی زۆربەی کات کە قوماشیان هێناوەتە ئەم وڵاتە پیاو بوون ئافرەت نەبوون من پێم خۆش بوو خۆم بچم قوماش بێنم لەبەرەوەی احتیمام بە کوالەتی بم لە 2010 کاری قوماشەکەم هەتا ئێستا احترامی کاری خۆمم گرتووە پێم خۆشە هەموو خانمێک خەیاتی بزانێ پێم خۆشە هەموو خانمێک خاوەن کار بێ چونکە کارکردن ڕۆحەیە بە ئینسان بێجگەلەوەی کە تۆ لە ژیانی ڕۆژانەیە زۆر ئیسیفادەی لێ ئەکەیت یعنی ئەگەر بۆ کەسانی دەوروبەر نەبێ ئەگەر بۆ خەڵک نەبێ بۆ ماڵ و مناڵەکەی خۆت ئیسیفادەی لێ ئەکەیت پێویستی بەوە نابێ بچیتە دەرەوە خەیات وەربگری ئیش لای خەیات بکەیت زۆر باشە پێشەوەی بێنە سەر وردەکاری کارەکەت تا چەند گرنگە ئافرەتان لەوەی کە بەهرەیەکیان هەیە نەوەستن دەست بکەن بەکارکردن لەگەڵەوەی ئەزانین کە تۆ بە قورسایەکی زۆر هاتێپەڕیوی لەگەڵ تەندروستی خۆشت و وارووا بەڵام دەستبەرداری کارەکەشت نەبوویت ئەگەر پێمان بڵێت چەند بەهێزە کە ئافرەتانی ئێمە بەهێز بن چەند گرنگە ئەزایی چی بەهێزبوونی ئافرەت یەکسانە بە بەهێزبوونی کۆمەلگا چونکە تۆ تا ئافرەت بەهێز بێ کۆمەلگاکەت بەهێزە بێ ئافرەت کۆمەلگا پەروەرداکە مناڵ پەروەرداکە کە مناڵێکی تەندروستی پەروەردە کرد کۆمەلگایەکی تەندروست بەرهەمەهێنێ لەبەرەوە پێویستە شەرت نییە ئەوەی کە کار ئەزانێ بچێ لە دەرەوە کار بکە ئەوەی تۆ ئەیزانی لە ماڵەکە تا پێویستە بەکاری بێنی لە پەروەردەی مناڵەکان تا پێویستە بەکاری بێنی شەرت نییە هەر ئافرەتێک کە ئیشێکی زانی بڵێ منە چم کارێک بۆ خۆم دامەزرێنم نە وەزیفەی گرنگتری تۆ ماڵەکەتە لە ماڵەکەتەوە دەست پێ بکە ئەو کاتێک کە ماڵەکەش پێویستی بەوە بوو تۆ بچی لە دەرەوە کار بکەی ئەو کات بچۆ کار بکە ئەبێ جیاوازی بکەین لە نێوان ئەوەی کە من کارێک کەزانم پێویستم بەوەیە ئەو کارە بکەم کە من کارێک کەزانم ماڵەکەم پێویستی بەوەیەتی کە بۆی بەکار بێنم لەبەرەوە زۆر زەڕورە هەموو ئافرەتان هەموو کارێک بزانن لە ماڵی خۆیانە لە پەروەردەی مناڵیانە لە ژیانی ڕۆژانەیە خەیاتی شتێکی زۆر تایبەتیە و یعنی گەورەترین و گرنگترینە لەبەرەوەی لە جلوبەرگەکانمانە بەکاریە لە پەردەی ماڵەکانمانە بەکاریە لە قنەفەکانمانە بەکاریە لە جلوبەرگی مناڵەکانمانە بەکاریە تەنانەت لە جلوبەرگی خەوەکەمانە لە سەرین و سەرچەفەکانمانە لەبەرەوە گەورەترین و گرنگترینە
جایمە زۆر دڵخۆشی گاوزەیەکی باشە تایە بۆی کە توانای خانمان بەکار بهێنرێ وەڵام من پێم خۆش بۆ گەرەوانەی کە بینەرمانن ئەو کچە گەنجانەی کە ئێستا لە ماڵەوەڵی ئیشمان نییە ویتە بۆ خۆیان دانیشتون و خۆیان بێ و دەکردووە بخات و ئاشنا پەیامی چییە بۆوان یعنی توانای ئافرەتان زۆر باشەگەر بەکار بهێنرێت بەس سیقەیان بە خۆیان هەبێ و کە سوکاریان سیقەیان پێ بکەن سیقە زۆر زۆر مهمە بۆ ئافرەت بە سیقەیان بەخۆیانێ هەموو ئافرەتێک بەهرەمەندە هیچ ئافرەتێک نییە بڵێ من شت نازانم بەڵام پێویستە خۆی بناسێ بۆی بەهرەی خۆی بدۆزێتەوە خۆناسین زۆر مهمە پێویستە خۆت بناسی بۆی بەهرەی خۆت بدۆزیتەوە هیچ ئافرەتێک نییە بەهرەی نەبێ هەموو ئافرەتەکان بەهرەیان هەیە بەڵام پێویستی بە پاڵپشتیشە پێویستیان یەک بە خانەوادەیە کەسێکەیەکی تایبەتیان بنێ و پێویستی بە هەوڵی خۆیانە ئەم وڵاتە گەورەترین جێگەی ئیشکردنە ئەم وڵاتە گەورەترین جێگەی ئیشکردنە مەبەستم کاڵێم گەورەترینن پاڵپشتی حکومی و ئەوە ناڵم بۆ ئێمە هەمومان چاومان لە حکومەتە من لەوەتی کارەکەم هیچ پاڵپشتیەکەم لە هیچ کەسێکە وەرنەگرتۆ غیری خانەوادەکەی خۆم نەبێ بەڵام مەبەستم کارکردن بووە ئەبێ مەبەستت هەبێ هەوڵانت هەبێ کارکردن ئاسان نییە بەڵام هەوڵی ئەوێ و هەدەفی خۆ دیاری بکە مەبەستی خۆ دیاری بکە پێی ئەگەی زۆر باشە لەگەڵەوەی کە باسمانەوە کرد کە پێویستە کار هەبێ بەڵام پێویستیشە ئێمە ڕەسەنایەتی و کلتورەکەی خۆمان بپارێزین بەڕێزت وەکو بەرگدورێکە ئەسەکە لەسەر پۆشاکی جلوک بەرگی کوردی ئەەکەی تا چەند گرنگە ئێمە ئەو پۆشاکە با لە هەموو بۆنەکانە ئێمە بتوانین بەکاری بێنین و لەبەری بکەین گرنگترینە دەبروی تۆ کللتوری خۆت ئەپارێزی جلی کوردی کللتوری ئێمە زمانی ئێمە زۆر جار کە ئەچیتە شوێنان خەڵک هێشتا زمانەکەت نازانێت چێ بەڵام لەوانەیە گەربەرگەکەت ببینێ بزانێت تۆ کوردی پرسیاری لا دروستە بێ بەڵێ جلی کوردی جلی کوردی زۆر زۆر جوانە یعنی هەیبەتێک هەیە بە ئینسان لە شولارێکی جوانت بۆ دروستەکە پۆشتەیە هەیبەتێکی زۆر جوانە جلی کوردیم زۆر زۆر پێ جوانە من و پێشم خۆشە ئێمە چەند ساڵێکی زۆرەوە ڕاهاتوین تەنها لە بۆنەوە ئاهەنگەکانە جلی کوردی بەکارێنی واشمان زانیەوە جلی کوردی هەر بێ سات و سورمە بێ و بریقەیار بێ و نقێمار بێ و پولەکە بێ نا مناسبەکان زۆر زۆرن کە جلی کوردیان تیا بەکار بێ بەڵام گرنگەوەی زەوق و سەلیقەی تۆیە کە چۆن بەکاری ئەهێنی بۆ چ مناسبەیەک بەکارێنی سەردانی نەخۆشە مناسبەیەکی خۆشیە سەردانی پیرۆزباییەکە دوور بێ تەعزیەکە ئەوە زەوق و سەلیقەی تۆیە کە چی بەکارێنی بۆ کوێی بەکارێنی بۆیە پێتەڵێم مەسەلە ئێمە ئافرەت پێویستە لەبەرەوە بێ هەوڵ بین شتەکان تەمەیوز بکەین بزانین ئەم جلە کوردیانە بۆ کوێ لەبەرەکەین تایبەتمەندی خۆی هەیە جلی کوردی ئەوە زۆر گرنگە بیل لە کوالەتی بکەین و کە کاتێک تۆ کوالەتی جلەکەت باشە پێی ئیسراحەتی ئەبێ بۆ ئەو شوێنی کە لەبەری ئەەکەی ناڕەحەت نابی پێی لەبەرەوە کوالەتی زۆر گرنگە لە ناو جلی کوردیە ئەو جلانی کە هەڵی ئەبژێری نابێ عزیێتت با نابێ ماندووت بکە بۆ ئەوەی بتانی کاتێکی خۆش یا ئەو کاتی کەدا ئەنەشی ناڕەحەت نەبی بە جلەکانتەوە کللتوری کوردی زۆر جوانە جلی کوردی نابێ وەک شکل وەک دوورین دەستکاری بکرێت چونکە ئەمە کللتورە بەڵام تێکڵاوکردنی ڕەنگەکان و شوێن و بەکارهێنانەکانی ئەوەیە کە جای ئەکاتەوە بۆ کوێ بەکاری جلی کوردیش ناجوانیە پیاوانی جوانە زۆریش جوانە بالعکس یعنی جلی کوردی زۆر جوانمانەیە هەر زۆر جوانە با پیاوانیش لە فکر نەکەین ئافرەت ئەگەر جلە کوردیەکانی زۆر سادەش بێ بەڵام سەرۆقژێکی جوان و مکیاجێکی بەسیتی پێوە بێ وتموروی جوان و دەرئەکەوێ بەڵام پیاوان ئوتوکردن زۆر زۆر مهمە بۆ جلەکانیان جوانی جلەکانیان ئوتو زائیدەن تەنسیق ببورن لەگەڵ پێڵاو بۆ یاکردن زۆر گرنگ ڕاستە قات واشنا زۆر گرنگان می زۆر جارم پرسیارە ئێستا جێگەی دڵخۆشیە کە بۆ تۆ مۆدێل یعنی جلە کوردی کۆنەکان یعنی ئەو شێوازە کۆنەی کە هەبوو بۆ نمونە کەوایە خۆتان باشتری زانن لە ڕووی کراسەوە لە ڕووی کەوا و نازانم ئەم شێوازی کە هەبووە ڕەسەنایەتەکەی خۆی وەرگرت بۆ چکە وڵی پێشترمان بینی ماوەی کوایلیاتە بوو لە جلی کوردی دەرچوو بوو نەمانەزای بڵێ نەما عزیان جلی کوردیە ینی بە شێوازە ئەمە چەند گرنگە زیاتر گرنگی پێبن جایمە زۆر بە زەحمەتیە زانی وەکو خۆش باسەکە جلی کوردی زۆر جوانە ینی من زۆر جان پرسیارە لە دایکی خۆم ماکرا و باشە دایکێت و ئەم هەموو مناڵەمانە بوو نانیشەکە لە حوشەش و مناڵی پچکۆلەش هەبوو چۆن بەس پێم بڵێ چۆن ئەمانە لە دەست تی بە شێوازی ڕاهاتبووی نەمازایی چۆن بەکاری ئێنین یعنی چۆن بتوانین ئەو ڕەسەنایەتێ بگەڕێنەوە ناو خۆمان
ئەوەیە کە باسی کوالەتیم کرد تۆ کە کوالەتی جلەکانە جلی ماڵەوە لە کۆنا بۆچی خەڵک زۆر جلی کوردی بەکارهێناوە لە بەروی جیا کراوەتەوە بەپی مناسبەتەکان و جلی ماڵەوەی کوردیشان هەر لە بەرابوو هەموو ئیشوکارێکیشیان پێوە کردووە بەڵام پێشی ناڕەحەت نەبووین ئەوە گەڕێتەوە بۆ کوالێتێکە بۆ نەوعیەتی ئەو قماشەی کە بەکار هاتووە مانووی نەکردووە ناڕەحەت نەبوو پێی بۆیە زۆری بەکارهێناوە جلی کوردی مۆدێلاتی خۆی هەیە دەستوری خۆمان دەستوری سلێمانی مۆدێلاتی خۆی هەیە ئەوە نییە ئیشی ناشرینی تیانە کراوە جلی کوردی پۆشتە و پەرداغ بووە ئەم ساڵانەی کە جەنابەت باسی ئەەکەی کەسانێک لە بەروی حەزیان کردو جلی کراوە لە بەرکەن بەڵام هاتوون چۆن ڕێیان بە خۆیان ناوە بەکاری بێنن وەکو جلی دەرەوە دوراوە هەندێک کات وەکو عەزی نەتەزانی عەزی یا جلی کوردیە لەبەرەوە جلی کوردی وەک مۆدێل دەستکاری ناکرێت چونکە کلتورە بەڵام ئەوەی کە جیاوازی ئەکاتەوە تێکەڵاوکردنی ڕەنەکانە زائیدەن شێوازی لەبەرکردنەکەیەتی بەس ئەوەیە ئەگیناوە کلتور نابێت دەستکاری مۆدێلەکانی بکرێت زۆر باشە پاس لە کوواڵەتی کردکەواتە کڕیارێک چۆن بتوانێت ئەو پۆشاکە ئەو قماشە گونجاوە هەڵبژێرێت بۆ ئەو جلە کوردی کە ئەوێت ئەبێت چ جۆرێک بە قماشەکەی و چۆن بێت کڕیار لەوانەیە نەتوانێت قەراری ئەوە با کوالەتی ئەم شتە و معلوماتی نیە ئەو کەسەی کە کارەکە ئەکا ئەبێ هەوڵ با کوالەتی کاری خۆی لە دەستنێ من زۆربەی کاتە و خانمانی کێنە لای خۆمان مەسەلێ بۆیان باسەکەم ئەڵم ئەم قماشە ئەچێتە ئاو تەجروبەی کا یاخود شەرت هەر قماشەکە نییە دەزوو ئەو بەکرەی کە بەکاریە دەرزەکەی کە بەکاری ئەهێنین بۆ دوورینەکە ئەوانەش هەر کوالەتین لە بەروی دەزۆکە لە کاتی شتدا نابێ کاڵ بێتەوە دەزۆکەت نابێ کوالەتی خراپ بێ بۆی نەپچڕە جلەکە هەڵمەوەشێ دەرزی دوورینەکە ئەو دەرزیەش هەندێک دەرزی هەیە کە کوالەتی قماشەکە تێکەیە تەقەڵەکانی جێگەی تەقەڵەکانی دەرەچێت بەرەوە تەنها قماشەکە نییە ئەو کەسەی کە ئەی دوورێ ئەو کوالەتی ئەپارێزێ نەک ئەو کەسەی کە ئەی کڕێ زۆر باش لەگە قسەکانی تویا سێری تۆم شوێنێکی تۆمانە کرد شوێنێکی زۆر خۆش تێ دەستت خۆش بێ ئەمە هەر خۆت لەوێ کارەکەیت یاخو خەڵکی کەش لەگەڵ قوربانیان ستافم هەیە ستافەیە زۆر باشە شەریکیشمە هەیە لە دوکانەکەیە و شوێنی خەیاتێکی بچووکم لە بەشی پشتەوە هەیە چونکە ئەو کەسانی کەن و ساڵانێکی زۆرە لەگەڵ خۆمە ڕاهاتون خۆم جلیان بۆ دوورم بەڵام ستافی دوورینم هەیە چونکە خۆم بە تەنها فریان ئاکەوم وەم کارش پێویستی بە چەند کەسێکە بەڕاستی من بە تەنها ناتوانم ئەوی بکەم ئەگەر هاوکاری ستافەکەم و دەستیان خۆش بێ لەگەڵ جەنابتانە کەسانێکی باشن هاوکارێکی باشن لەگەڵما لەبەرەوە بە هاوکاری ئەوان باش ناپرسیارێ بکەم ئەم قماشانەی کێستا لە جێگەکەی تو هەیە زۆری لە کوێیە وە ئایا ئەو کوالێتە باشەی هەیە کە بتوانن بۆ ماوەیەک بمێنێتەوە چکە زۆر بەداخۆ زۆر جارجلی کوردیمان بینیوە لە بۆنەیەکە لەبەری کردوای کە بۆنەکە تاوا بۆ لایەکی هەڵبۆشاوە لایەکی لێ بۆ تۆ دڕاوە بە پێچوانش پیاوانیشمان هەبووە بۆ بەداخەوای لات ماوەی لە سینە جلی کوردیمان بۆ هاو زانی پشمان نابست بۆی خۆمان قماش بکڕین زۆر شتمان هەیە کە لە سینەوەیە ئەوەی کاڵێن بە ئافرەتان هەلی کار بۆ خۆیان بڕەخسێنن ئێمە دەستگرەکانیشمان لە سینەوە دروستەکرێ قوربانیان زۆر شتمان هەیە هەر لە دەرەوە دروستەکرێت بۆی ئێمە پێویستمان بەوەی خەڵکان کچان بابن فێری خەیاتی بن هیچ نەبێ بۆ ژیانی خۆیان بۆ جلوبەرگەکانی خۆیان ببوورە وەک شوێنی کارەکەمان باسمان کرد قماشەکانم زۆربەی قماشەکان لە دوبەی و تورکیا خۆم سەفەرەکەم ئەیان هێنم قماشەکان زۆربەی زۆریان هەندین تەنها مجموعەیە قماش نەبێ کە تورکین قماشی تورکی کوالێتیەکانیان باشترە وەک لە قماشی هندی بەڵام ئێمە پێمان خۆشە من قماشم هەیە کۆریە کوالێتەکەی زۆر باشە لەوانەیە 15 ساڵ ئیدامەی بە قماشەکە بەڵام خەڵک ئەوەی ناوێ خەڵک یەت ئەڵێ من جلێکمەوە یەکجار لەبەریکەم هەرگیز من پێم خۆش نییە جلێ بکڕم یاخود جلێ بم بە یەکێک کەوابم پێ ئەڵێ ئەڵێم عەفوم کە جلێ مەکڕە یەکجار لەبەریکە پارەمەیە بە جلێک کە یەکجار لەبەریکەی ئەی دای باشە جەنابەت ئەڵێ دایکم کاتی خۆی جلی کوردی لەبەر کردو ئەگەر کوالەتی قماشەکە باش نەبێ ئەوەندە توانیوێتی بەکاری بێنێ ئەی ئەگەر ئێمە ساڵانێکی زۆرە گەڕین بە دوای جلی کوردی نەن و پورمانە لەبەریکەین ئەگەر قماشێک کوالێتێکی ئەوەندە باش نەبێ ئەوەندە ساڵەمێنێتەوە ئێمە ئیسیفادەی لێ بکەین لەبەرەوە دیسانە گەڕینەوە سەر کوالەتی هەندێک قماشم هەیە بڵێ مشتری کێت پێڵم ئەوە شێوێ و ئەوە شێوە مشتری هەیە ئەڵێ من لەبەر یەک جاریش لەبەرەکەم پێم خۆشە تایبەت بێ شتی تایبەتمان هەیە مشتری شێڵە من حەزەکەم کە مناسبەیەک لەبەرم کرد هەرچەند من ئەوەم نییە بەڕاستی و نەسیحەتی هیچ ئافرەتێکیش ناکەم بەڕاستی یەکجار جلێ بکڕێ و لەبەری نەکاتەوە بزات ئەمە لەگەڵ جلی کوردی شاناگونجێت چونکە جلی کوردی 4 پارچەی سەرکی هەیە کراسە کەوایە ژێرە هێلەکە ڕەنگەکانیش لە جلی کوردیا ئەم شتەش زۆر جوانە ینی تۆ ئەم جلە مقەیەدنی بەو ڕەنگەوە
ئەتوانی هێلەکەکە ڕەنگێکە لەگە ڕەنگێکی کراسە مانێ وایە لە جلی کوردی ئەمە چەند ڕەنگێک تێکەڵاوەکەی پاشا بە دڵخۆشی و ئێمە ئێستا لە زۆربەی بۆنەکانە بۆنێنەتەوەیەکان بێ بۆنەکانی دیکە بێ ئەبینین کە خانمان پۆشاکی کوردی ئەپۆشن و لەبەریەکەن بەڵام لەوانەشە تا ئێستا هەندێک کەسمان هەبێ تا ئەزار حەزیش نەکالەوەی کە پۆشاکی کوردی بپۆشێت ئێوە هەوڵتان چی بووە چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەم پۆشاکە بێ بە کللتوری لە بۆنەکاندا زۆربەی کەسەکان پۆشاکە کوردەکان لەبەرکەن کەسە بۆ لای ئێوە لە ئێستا بۆ سبەی بۆنەکان پۆشاکی کوردی بپۆشێت و بێت لای ئەوەی بەڕێز پۆشاکەکان هەڵبژێرێت بڵێ زۆرە بە خۆشحاڵیەوە ئێستا تەنانە دوای لێ هاتووە کە ئەچن بۆ مناسبەیەک هەدێ ئەبن لەگەڵ خۆیان یەن قوماشە بن لەبەرەوەی خەڵک الحەمدولیلا ورتە وردەیەتەوە سەر کللتور و جلوبەرگ لەبەرەوەی بەڕاستی ئێمە جلوبەرگێکی زۆر جوانمان هەیە گەر لە چاو میلەتانی کەیان سیر بکەین ئێمە جلوبەرگێکی زۆر تایبەتمان هەیە لەبەرەوەی خۆشحاڵیەوە خەڵک ڕووی کردوتەوە ئەوە زائیدەن ئەوەی من بە حکمی ئیشەکەم ڕۆژانە لەگەڵ یەک دوو کەس تەعامل ناکەم زۆرینەی خەڵکەکان لەبەرەوە تەوعیەی خەڵکێتە ئەوێ پێی ئەڵێم کە چی بۆ مناسبە جلی کوردی لەبەرکە یا ئەو لە شولەر و جوانەت هەیە حیفە جلی کوردی لەبەر نەکەی تعاملی خۆمان لەگەڵ خەڵکەکە وای لێ کردوین زۆربەی خەڵکەکان سەردانی خۆمانەکەن لەبەرەوەی ئێمە لەوێ خۆم بە پێی ڕنگ و بەژن و باڵای ئەنجلەکانیان بۆ اختیارەکەم ئەوە زۆر گرنگە و باسی قماشەکانیان بۆ ئەەکەم کە پێیان خۆشە لی تێبگەن ناوی قماشەکان ئەزانم بۆی شەرحەکەم ئەم قماشە تا چەند کوالێتێکی باشە ئەم قماشە بۆی کوێ لەبەر ئەکرێ اختیاری قماشەکانیان بۆ کەم کە بۆ پێی مناسبەکان لەبەرێکن لەبەرەوە ئافرەتان کێنە لای ئێمە زیاتر پێیان خۆشە لەبەری معلوماتی شتەکانیان ئەینێ معلوماتی قماشەکانیان زۆر باشە گونجاندنی ڕەنگەکان ئەمە زۆر گرنگانی ئەبێت چاوێکی زۆر باش دەبێت زۆر کەسەیە لەوانەیە بێتە لای تۆ خاتواشنا بڵێت جلی کوردیەکمێت ئاوا بێت تۆ چۆن بۆیە گونجێنیت ئەمە بەبی تەمەنەکانیشە گۆڕیانی کچێکی گەنج بێت کافرەتێکی تۆزێ لە تەمەنا بێ گۆڕانکاری هەیە بڵێ بەپی تەمەنە گۆڕێ بەڵێ بە پێی شوێن و لەبەرکردن ئەگۆڕێ بە پێی بەژن و باڵا ئەگۆڕێ بە پێی ڕەنگی پێست ئەگۆڕێ لە جلی کوردیا ڕەنگەکان زۆر تێکەڵک ئەکرێ بەڵام خۆی لە ئەساسا جوان نییە لە سێ ڕەنگ زیاتر تێکەڵ بکرێ چونکە تۆ ئەگەر ئەمج لە من لەبەر یەکەم هەر خۆم نایبینم لەوانێ من خۆم هەر نەبینم بەس کە جەنابەت لەگەڵ مادا ئەنیشی و ئەوی بینی ناڕەحەتیەک بۆ تۆ دروست دەکەم ئەگەر جلەکانم ڕەنگەکانی زۆربەی ئەگەر تەنسیقێکی باشی تیانە بێ ڕەنگەکان لەبەرەوە ضرورە کە بیل لە بەکارهێنانی ڕەنگەکان بکەین و زۆق و سەلیقی تیا بەکاربێنین سەر باشە لەوانەیە زۆربەمان کاتێک کە پۆشاکێکمان بینی بێ دووبارە چوونە قماشەمان کڕیوە بەڵام سیرمان کردووە ئەوە دەرنەچۆلەوەی کە ئێمە بینیومانە ئەکرێ بڵێن هۆکارەکەی کوواڵەتی قماشەکەیە یاخو شێوازی دوورینەکەیەتی لەوەی کە ئەو جۆرەی کە ئێمە بینیومانە بەڵامەوەی کە ئێمە کردمان ئەوە جوان دەرنەچووە ئەوەیان کارەکە هەر لە قماشەکەیانە دوورین زۆر شەرتە دوورین کە ئەڵێم گەورەترین و گرنگترینە چونکە تۆ کە ئەم جلە دووری بەپێی قیاس و لە شولاری ئەو کەسایی دووری لەبەرەوە زۆر مهمە ئەو خەیاتی کە جلەکەت بۆ ئەدوورەیە لێت تێبگا داوای چی ئەەکەی ئەو ڕسمەی مێشکی تۆ بۆت ئەو خەیاڵی مێشکی تۆ لە جلەکە بۆت بکا بە واقع زۆر گرنگە ئەوە کەوێتەوە سەر ئەو خەیاتی کە بۆتە دوورێ دەیمەن ئێستش بەهۆی سوۆشیال میدیاوە بەڕاستی خەڵک کاتی قماشێک ئەوە نەزەوی لەسەرا تۆ لە پیجەکانە ئەیبینی پێت خۆشە ئەیکری بەڵام کێتە ماڵەوە لە واقعوانیە لەبەرەوە دەیمە هەوڵ بە خۆت قماش من ئێستا کە قماش ئەناسم هەتا دەست نێم لە قماش نایکڕم لەبەرەوەی ئەزانم کە دەستم لێیە ئەزانم ئەم قماشە ئەچێتە ئاو بە ئوتو تێکە چێ لە دووری ناتێکە چێ لە لەبەرکردنا تێکە چێ با لەسەر شێوازی دوینەکە پرسیارێکی تریش بکەم ئێستا بە خۆشحاڵیەوە پۆشاکی کوردی ڕەسەناتێکی خۆی وەرگرتوتەوە و بۆ شێوازە تەسکی جاران نادوورێ بەڵام ئەتوانین بڵێن ئەم شێوازە فشش ئەبێ ستانداردێکی خۆی هەبێت و بەپێی جسمی و کەسەکە گونجاو بێت خاتونگیان زەوق و سەلیقەی ئەو کەسەش دەورە بینێت تۆ کە کارێک ئەەکەی ئەبێ ئەو کەسە چی داوا کرد ئەو کەسە کەیت بۆ لای تۆ خەیاڵی خۆی لە مشکی خۆیان شتێکی دروست کردووە ئەبێ تۆ لی تێبگەی بووی بکەی بە واقع لەبەر ئەوە هەندێک جار قماشمان هەیە زۆر فشەڵە کەسەکە حەزیشی لێتی بەڵام خۆشی زۆر خەپەیە و باڵاشی زۆر بەرز نییە باشە ئەبێ تۆ بیت بزانی چۆن ئەو قماشە ئەدووریت کە ئەم کەسە لەبەری کرد خەپەیەکەی
زۆر دەرنەکەوێ تۆزێ بۆشی بشارێتەوە بەڵێ بەڵێ زائیدەن بە ژن و باڵاشی کورد نەکاتەوە پێچوانەکەش یا ڕاستەکە سیوامانێت تۆ زێ لاوازە حەزەکە تۆ زێ بەڵێ خەڵک لەبەرەوە سەر ئەو خەیاتی کە بۆ ئەدورێ زەوق و سەلیقە و بەکارهێنانی و خیبرەی خەیاتەکە دەورە بینێ لەو کارانەیە باشە بە پێی وەرزەکانی سا لە وەرزی سارد و سەرماین بۆ نمونە بۆنەیەکە بێ کەسێ خانمێ ڕۆکاتە لای تۆ قوماشەکان گۆڕانکاری هەیە بە پێی وەرزەکان بەڵێ قوماش هەیە تۆزی ئەستورترە بەڵێ پاشان تو کوالێتێکی گۆڕێستە من زۆر جار ئەو مشتریانەی خۆم کە مەسەلە ئەوێ کەواکە لە زستانە بەکاربێنێ جارێ وەک زستان ڕەنگە گەرمەکان بەکاریە ڕەنگە تۆخەکان بەکارێت ئەوە جیاکی تۆ بووە ئەوە جیاکرێتەوە بڵێ ڕەنگە تۆخەکان بەکاریە لە زستانە بەڵام چی ئەەکەین مەسەلە بووی ئەەکەم بە قوماشێکی زستانە بچی بە بەکارهێنانی لەزگە لە ناوەی قوماشەکە قوماشەکە ئەگونجێنم بە پێی وەرزەکە ئەگەر مەسەلاڵێ من هەر حەزم لەمەیە حەزەکەم ئەمە بەکاربێنم باشە قوماشەکەی بە کەڵکی زستان نایە من تەکنیکێک بەکارێنم کە بە کەڵکی زستان بێت زائیدەن بەکارهێنانی شاڵ و فەرو لە زستانە بۆ ناو شار و بۆ گەرما و سەرما ئیسیفادەی لەکەین فەروش زۆر جوانە من زۆربەی کات بەکاری ئەهێنم لە زستانە بۆ سەرشان بەڵام بە پێ ڕەنگی جلەکانم یان گونجێنم زۆر باشە ئێستا مۆدی هێلک و کەوایە پێکەوە ئەکرێت بەڵام بۆچی ئەبینین ئێستا لە بەرکردنی سەڵتە تۆزێک کەمتر بۆتەوە هەر بە گشتی وایە یاخود ئێمە تێبینی وامان کردووە قوربانیان لەبەرکردنی سەڵتا تایبەتمەندی خۆی هەیە کەوا بەژن و باڵایەکی جوان ئەیات و سەڵتە کاتی خۆی لە ماڵەوە بەکارهێناوە چونکە گورج و گۆڵ بووە ئیشیان کردووە هەندێک جار نەیانتوانیەوە کەوا بەکاربێنن سەڵتە کراوە لەبەرکراوە بەڵام سەڵتە تایبەتمەندیەکەی لە چیایە ئەو کەسانی کە زۆر باڵایەن بەرز نییە بەکارهێنانی سەڵتە تۆزێ باڵایەن کورتترە کاتەوانێ و سەڵتەش مۆدلەکانی جیاوازە لەگەڵ کراسی شکام بۆ وایە لە بەرکردنی بەکارێت زۆر بەکارێت زیاتر لە کچە گەنجەکانە لە بروی ئەوان باری کەڵ و بالا بەرزن کراسەکانیشیان بەشکاکی ئەدورێ شێوازەکەی جوانترە بە ئەوانشمان بیر نەچێت کە لە دەروی وڵاتن دایم کێنەوە حەزەکەن جلی کوردی بدورن خواستی ئەوانە باشە ئێستا لەسەر جلی کوردی ئەو خێزانانە یاخۆ خانمانەی کە لە دەرەوەن یاخۆندیشان لەوانێ پێ بڵن بۆیان بنێری بەڵێ زۆر جار کامێرەیان بۆ کەمەوە ڕەنگی قوماشەکان ئەختیارەکەن و فێریانەکەم چۆن قیاس بگرن لەوێ و قیاسم بۆ گرن یا پێمەڵێ ستاندارم قیاسی ستاندارم ئەیتر پێمەڵە 42 یا 44 بەپی قیاسی خۆی جلەکەی بۆ دوورین زۆرمان هەیەلەوە بڵێ بە خۆشحاڵیەوە ئەوان زۆرتر احتیمامیان بە جلی کوردی هەرچەند بۆنەکانیان کەمە وەکو لای خۆمان نییە وەکو کوردستان نییە بەڵام جوانە پاراستویانە باشە جگە لە پۆشاکی کوردی بۆ پۆشاکی دەرەوە ئیش لەسەر قوماشی پۆشاکی دەریشەواکەی قات و هەر بابەتێکتر کە خانمان داوای بکەن بەڵێ ئێستافم هەیە تایبەتە بەس بە دوورینی چاکەت و پانتۆل ئێستافم هەیە تایبەتە بەس بە جلی کوردی و خۆشم زیاتر بەڵێ عەزیشە دوورم ئەزی مناسەبەکانە دوورم ئەزی نیشانە دوورم ئیتر بەپی مناسەبەکان باشە باپی بزانین بەپی ڕەنگی دەموچاوەکان هەیە ئەسمارە هەیە زۆر سپیە گونجاندنی ڕەنگەکان تۆ چۆن بۆیان نەکەیت یەکەم شت لێ پرسم بۆ کەی لەبەری ئەەکەی چونکە ئێوارە لەبەرکردن نوع قماشێکە بەیانی لەبەرکردن نوع قماشێکی کەیە یا لێ ئەپرسم مناسەبەکە و چیە ئەم قماشی کە هەڵیە بژێرین بۆ مناسەبەکەی ئەبێ زۆر ئیش لەسەر پێست دەکەین لەبەر ئەوە ئەگەڕێمەوە بەسەر قماش هەندێک قماشەیە کە بەکارێنی پێستمان و دەرەخا بریقەیەکی زۆری تایە بۆ زۆر ئەسمەرەکان نابێ یاخود دوورینەکەی یعنی بەشی سەرەوە یا بەشی خوارەوەیە یا بەشی کەواکەیەتی لە بەرەوەی زیاتر ئەم بەشی سەرەوە کە ڕووی لە پێستە هەوڵین بەپی ئەوە قماشەکانیان بۆ هەڵبژێرین بەپی بەژن و باڵایەن و بەپی شوێنەکانی کە بۆی لەبەریەکە ئێمە زۆر خۆشحاڵ بووین زۆر